ڕۆژانە بزانم گوڵک عێزە گوڵک نەخۆشە ئەوی گری لێ ئەگۆڕم یان دەرمانی لێ ئەدەم. ئەمە گوڵفرۆشێک نییەوە، ئەمە بەنزینخانەیەکە لە خەلیفان. ڕەنگە هەمومان کە سەردانی بەنزینخانەکەن یان ڕۆژانە کاتینە بەنزینخانەکان هەست بە جۆرێک لە بێزاری بکەین بەهۆی بۆنی سوتەمەنی و بۆنی بەنزین. بەڵام لێرە لە بەنزینخانەی کۆڕک لە خەلیفان بە جۆرێک ڕازاوەتەوە بەنزینخانەکە پڕ لە گوڵ و گوڵزار بەم شێوەیە هەرکە دێتە نێو بەنزینخانەکە بە جۆرێک لە جۆرەکان دڵت پێکرێتەوە. ژمارەیەکی خاونەکەی ژمارەیەکی زۆری گوڵ و گوڵزاری لێرەداناوە بەنزینخانەکەی پڕ کردووە لە گوڵ و گوڵزار کە سەردانی ئێرەکەیت واستەکەی ئێرە گوڵفرۆشێکە بەم جۆرە ژمارەیەکی زۆر گوڵی جیاواز داری جیاواز لە نێو بەنزینخانەکە لە دەرەوەی بەنزینخانەکە هەن. ئێرە بە تەواوی ڕازاوەتەوە جا باخسە لەگەڵ خاونەکەی بکەین گفتوگۆ لەگەڵەوە بکەین. مام عەبدوڵڵا سڵاوت لێبێ باسێکی ئەوم بۆ بکەین چەند ساڵە بەم شێوەیە بەنزینخانەکەت بە گوڵ و گوڵزار ڕازاندۆتەوە چۆنە بەم شێوەیە؟ تقریباً 2 ساڵە بەنزینخانەکە بەو شێوەیە ڕازایەتەوە. تقریباً لە 2021 ئەو بەنزینخانە لێرە دروستکەرە بەرام لە پاشی 2021 ئەو جۆسایدی نوێ هات بەرام کە جۆساید خەلاص بوو. بەڕاستی ئەو جۆسایدە جوانە ویستم لێرانە ئەمەش ئەو بەنزینخانەی لەسا ئەو جۆسایدە بە جوانترین شێوە بەی ڕازینینەوە. چەند گوڵی تێدایە بەنزینخانەکەت؟ احتمالی هەیە 500 مەرکانی تێدابی زیاتر لە 500ش. خزمەتیشەکەی ڕۆژانەوە خزمەتیان هەموو ڕۆژێ سبیانە کە نوێژی بیان یەکەم دێمە تەماشایان چی هە پێویستی بە ئاودانی بی، چی هە پێویستی بە خزمەتی بی، چی هە پێویستی بە گۆڕانکاری بی، گۆڕانکاریان تێ دروستەکە. ئەرشیشیان زەحمەتە بەرێ بە تەئەکید ڕۆژانە بزانم گوڵک عێزە گوڵک نەخۆشە ئەوی گری لێ ئەگۆڕم یان دەرمانی لێ ئەدەم وەبی زۆر بە شێوەیەکی جوان گەشەی بکەتەوە. بەنزینخانە و گوڵ دوشتی زۆر لێک جیاوازن ینی چی وای لە تو کرێت و بەم شێوەیە بەنزینخانەکەت بڕازێنیەوە؟ ئاخر ئەگەر بەنزینخانەیە خەڵک برێ بەنزین ژینگەی پیسەکە دەبی ئەمیش بە شێوەیەکی جوانتر بە گوڵ و گوڵزار بیڕازینمەوە موی قەرەبووی کەمەوە. کاردانەوەی خەڵکی یانە و کەسانی سەردانی بەنزینخانەکەتەکەن کاردانەوەیان چێ خەڵک زۆر دێوازانی مەشتەلە دایم هەیە ڕاست دێ بارەکە لۆ سیارەی یان خەڵک دێ لێرانە گەلک جا ئەرێکاکە و بەنزینخانەیان مەشتەلە دێ ڕسمان دەگەرەگرن گەلک بە تایبەتی ئەو چینەی کە مەسافیرە لە جنوبی ڕادەیان لە برێم هەولێری ڕادیان لە دوهۆچیان لە سلێمانی زۆر کەفی دەگەدێ یەکسەر دێتە خوارێتە یەک دوو سناپالێ نەکایان لۆ تیکتۆکی ڤیدیۆکی نەکە ناڕوا لێرانە. ئەتوانین بڵێن بازاری بەنزینخانەکەشی باشتر کردبێ بەرێ بە تەئەکید خەڵک کە دێ بەخۆش داوایشەکە ئەرێ مادام گوڵ و گوڵزار دیوانێ با بەنزینت گرانتر بیبەرە با باشتریش بێ. هەیە هەر بۆ بەنزینەکەش نایە هەردێ گوڵ و گوڵزارەکان بە تەئەکید زۆر کەس دێ ئێستاکە ڕۆژانی جمعە شەم و پێنجشەم کە خەڵک دەهێ لێرانە گەلک جە لەو فلکەی ئەبینین ئەسوڕێتەوە دێ تەماشای لێ ئەکەتێ ڕسمی دەگەرەگری و ئەو جا ئەگەڕێتەوە ئەچیتەوە. زۆر سپاس وەکام دەستخۆشی لە کەناڵی 964 شەکەم جێگەی شانازینە.